بێنی باش هەموو لایەک سپاس جنابی وەزیر کاک شۆڕش جنابی وەزیر دکتۆر سامان جنابی فەرێکورەکان ئێستا بۆ سازکردن و میوانداریکردنی بۆ نێی ئەمڕۆمان. I also want to acknowledge the presence of Governor Khoshnau, Staff Major General Bakhtiar, Dr. Reza, and all the distinguished Peshmerga leaders who are in attendance today. Your presence here is a testament to the strong and enduring relationship between the United States and the Ministry of Peshmerga Affairs. لهمان کادا دەمەوێت ئاماژە بدەم بۆ بەرپرسانەی ئامادەن لەوانە دکتۆر ڕەهێڵ پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو لیواڕۆکن بەختیار و دکتۆر ڕەزا و گشت میوانە بەڕێزەکان و گشتەکە ئامادەبووەکانی پێشمەرگە ئامادەبوونتان پابەندبوون و گرنگیدانە بۆ پەیوەندی بەهێز و بەردەوامی نێوان وەزارەتی پێشمەرگە و ویلایەتە یەکگرتووەکان. ئەمڕۆ بۆ نێی کردنەوەی فەرمی پەیمانگای پزیشکی پارامیدیکە بە هاوکاری ویلایەتە یەکگرتووەکان ئەمەش خۆی لە خۆیدا هەنگارێکی ئەوتۆ گرنگە بۆ وەزارەتی پێشمەرگە. This training is not just a capability, but a crucial tool in building the capacity of the Peshmerga forces. It provides a vital capability to render aid at the point of need on the battlefield, saving priceless lives. It is a force multiplier that ensures the enduring defeat of ISIS or any future adversaries. ئەم خولە تەنها پێدانی ڕاهێنانێک نییە بەڵکو ئامرازێکە بۆ بتەوکردن و گەشەپێدانی تواناکانی وەزارەتی پێشمەرگە کە بێتە دابینکردنی فریاگوزاری پزشکی لە ساتە سەخت و پێویستەکان لە کاتی تیمارکردن لە گۆڕەپانی جەنگ و ئەوەش ڕزگارکردنی ژیانی گرانبەهای پێشمەرگەیە. ئەم ڕاهێنانە لە هەمان کادا کاریگەری دوای خۆی دەبێت لە هەوڵەکانی بەزاندن و بنبڕکردنی داعش و هەر دوژمنێک لە ئایندە. We welcome these soldier students joining us in the Iraqi Kurdistan region and traveling from all over Iraq. The sight of the Peshmerga and Ministry of Defense soldiers studying and working together in this life-saving endeavor, genuinely committed to the One Iraq vision, is truly inspiring. بەخێراتنی تێکڕای ئەو سەربازانە دەکەین کە بەشدارن لە سەرانسەری هەرێمی کوردستان و عێراق بینینی خوێندن و کارکردنی هاوبەشی پێشمەرگە و سەربازی وەزارەتی بەرگری عێراق لەم هەوڵە گرنگەدا دەبێتە ماهی ڕزگارکردنی ژیان پابەند بە یەک عێراق جێگایەکی دڵخۆشە و وورەبەرزکردنەوەیە. We remain aware of the ongoing threat posed by ISIS, and we reaffirm our commitment to providing continued support to the Ministry of Peshmerga and the government of Iraq as we work together to combat this challenge. ئێمە هۆشدارین لە مەترسی بەردەوامی داعش لە هەمان کاتدا پابەندی هاوکاری بەردەوامی خۆمان دووپان دەکەینەوە بۆ وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی عێراق لە کارکردن پێکەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە. I would like to commend Dr. Reza, the Director General of Medical Affairs, for his tireless work and vision in creating this first of its kind paramedical training for these soldiers. دەبێت دەستخۆشی لە دکتۆر ڕەزا بکەم بەڕێوەبەرایەتی گشتی کاروانی پزیشکی لەو هەوڵە بێچوانانەی و ڕێخستنی ئەم خولە پارامیدیکە کە لە ڕابردوودا هاوشێوەی نەبوو بۆ سەربازەکانی وەزارەتی پێشمەرگە. I would also like to recognize the achievements of the Ministry of Peshmerga Affairs and its leadership in adopting Peshmerga reform efforts. هەروەها دەمەوێت ئاماژە بدەم بە سەرکردایەتی وەزارەتی پێشمەرگە بۆ بەدەستهێنانی ئەم دەستکەوتە و بە پێشخستنی چاکسازی هەوڵەکانی چاکسازی پێشمەرگە. بنیاتدانی هێزێکی بتوانای سەربازی ناهێزبی لە بەڕەوەندەی ئەسایشی تەکرایی عێراقدایە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام دەبێت لە کارکردن لەگەڵ هاوکارەکانمان بۆ پێشخستنی چاکسازی پێشمەرگە و پارەپێدانی توانەکانی هێزەکانی پێشمەرگە وەکو دەیبەنرێت بە کارکردنەوەی ئەم پەیمانگە پزیشکیە. زۆر سپاس.